ئەنقەرە دەستی بە ناونووسینی کۆچبەرانی نیشتەجەی شاری ئەدیر نەکرد بە بیانووی پێدانی وەڵام ئەگەر بێت و ئەوروپا ئەو کۆچبەرانە قبول بکات. ئەمە شوای کردووە کە کۆچبەران دابەش بکات. کۆچبەران دەڵێن ئێمە هیچ شتێکمان نەماوە تا بگەڕێنەوە، بەنیازیش نیم بگەڕێنەوە. وقالي نرينا مثل بنا انه حنك بكر مهات حنك يا ما كرنا نابات سجلين دبيجين دبي والله بركي نابي وبسجلين ونشكون السوري وبكون اسطنبول الكو تركي دوين ادم بور بيشتغلوا نبي تشيبوي هنك تسجلين وواد خن وصاد واتشينن وهنك جباهين برجي كنت قازن برمينن دبي مهرن ام سر اساس مهات مال خبر دا مشغولي خبر دا محمد شي خبر دا باش قوم هرن ام قازن هفالي ما حميد دستيك به ام يك بردن ام يفرطن ام يك بقرن ام يمشن ابدا ام فنارب ام نافقر بان كابانا الا بليداني وما بلا تيج ماكن بلا ولي الماكن اما ام راي اخون فناقرن قوه بلا ما هلقرن وما بكنطرن بلا دا ولا ام نكار بنوا او تشتك ديار اما ام اراده قدرناكم لەلایەکی دیکەوە کۆچبەران گلەی ئەوە دەکەن کە ڕێگای وشکانیان لێداخراوە و تەنیا ڕێگای ئاویان بۆ کراوەتەوە کە ئەمەش ڕێگایەکی مەترسیدارە. فێرێ دەبیوە ناوی خۆ بنەفسینن کێوە ببن ئەستەمبۆلە ji bo her ailekê xanî bidin wan nizam kê rapij were derkevê û xelk jî vê yanî bawerê xwe gotinê wan nayê dî. Exwasteka me hemiyan em kê derkevin ê diherin Ewropa. Xelkê hemî ê malê xwe firoştiye, ê radê xwe firoştiye, tiştek pê xwe nehîştine. Rêjê hemî girtine, rê selametî hemî girtine, qebr li mitwesset ji me re hîştine. Yani behra sepî tenê ji me re hîştine. Ew tenê vekirine. مجتمعين لحتى ما نطلع. ئێمە لێرە کۆبوونێتەوە بۆ ئەوەی لە ڕێگەی ئاوی کە ڕێگەی مردنە ڕزگارمان بێت. داواکاریەکانمان گەیاندوتە لایەنی پەیوەندیدار. ئێستاش لێرە لە ناو خێمەداین و پێمان دەڵێن دەبێت چاوەڕێ بن. ئێمە لێرە دەبین تا داواکاریەکانمان جێبەجێ دەکەن و بتوانین خۆمان بگەینینایە وڵاتانی یەکێتی ئەوروپا. لحتى نعبر وتتحقق مطالبنا بإذن الله. بە پێی وتەکانی والی ئەدیرنا تا ئێوارەی ڕۆژی چوارشەممە دەبێت سەرجەم کۆچبەران بگەڕێنەوە ئەو شارایین تورکیا کە لێوەی هاتوون. بۆیە لە ئێستادا هاوکاری خواردن و خواردنەوە بۆ کۆچبەران ڕاگیراوە. تا دێت ناوئومێدی کۆچبەراندا دەپۆشێت و خەریکە چیتر متمانیان بە بەڵێنەکانی ئەنقەرەدا نەمێنێت. ڕەسە ڕەمزی ڕووداو، شاری ئەدیرنا.